باجۆرێک لە زیندان خۆی ڕزگار کرد کە بە خەیاڵی جنۆکەشدا نەهاتووە. ئەگەر خەڵاتێکە بواە بۆ باشترین کەس کە لە زیندان هەڵهات بێ، ئەوە بێگومان خەڵاتەکە دەدرا بە ستیڤن راسل، نەک لەبەرەوەی کە 4 جار توانیوێتی لە زیندان هەڵبێ، بەڵکو لەبەر شێوازە سەیر و سەمەرەکانی هەڵاتنی کە بە بیری مرۆڤ و جنۆکەشدا نەهاتووە. یەکەم هەڵاتنی راسل لە ساڵی 1992 دا بوو. کاتێک بە چەند تۆمەتێکی بچووک زیندانی کرابوو، هاوڕێیەکی تووشی نەخۆشی ئایدز بوو، حەزی کرد لە زیندان هەڵبێت بۆ ئەوەی بچێت بۆ لای، جلوبەرگی ئاسایی لەبەر کرد، جیاواز لەو جلانەی کە تەواوی زیندانەکان لەبەریان دەکرد. ئامێری لاسلکی بەدەستەوە گرتبوو بۆ ئەوەی پاسەوانەکان بخەڵەتێنێ و وابزانن پۆلیسە. راسل خۆی گەیاندە لای هاوڕێکەی و چاودێر و ئێشەگری بوو لە کاتێکدا لەلایەن پۆلیسەوە بە شوێنی دادەگەڕان، تاوەکو دوای 2 ساڵ پۆلیس توانیان دەستگیری بکەن. لە پاش چەند هەفتەیەک لە دەستگیرکردنی هاوڕێکەی کۆچی دوایی کرد. راسل هەوڵیدا بە کەفالەت ئازاد بکرێ، بەڵام نرخی کەفالەتەکە 950,000 دلار بوو. هەر بۆیە تەلەفۆنی کرد بۆ نووسینگەی تۆماری زیندانیەکان و وەک دادوەر خۆی بە بەڕێوەبەری زیندان ناساند. داوای کرد نرخی کەفالەتەکە دابشکێنن بۆ 45,000 دلار. پارەکەی لە هاوڕێکانی قرس کرد و لە زیندان هاتە دەرەوە. کاتێکی زۆر تێنەپەڕی کە پۆلیس پلانەکەیان ئاشکرا کرد و جارێکی تر دەستگیر کرایەوە. هەڵاتنی دواتری لە دەرگای سەرەکی زیندانەوە بوو. راسل دەستی کرد بە کۆکردنەوەی قەڵەم حیبری سەوز لە ناو توالێتی زیندانەکەدا، جلی زیندانەکەی لە ڕێگەی مرەکەبەوە سەوز کرد بۆ ئەوەی وەک پزیشکی زیندان دەربکەوێ. هەردەبەر ئەمە لە دەرگای سەرەکیەوە لە زیندان چووە دەرەوە بەبێ ئەوەی هیچ کەسێک شک و گومانی لێ بکە. لە پاش هەڵاتنی بەرەو گازینۆکان کەوتە ڕێ، لە ڕێگەی قومارەوە توانی بڕەپارێکی باش کۆ بکاتەوە، بەڵام لە بێبەختی پۆلیسێک ناسیەوە و جارێکی تر دەستگیر کرایەوە. وەک پیشەی هەموو جارێکی لە دوای زیندانی کردنی جارێکی تر بیری لە هەڵاتن کردەوە. ئەم جارەیان وای لە خۆی کرد کە نەخۆشیەکی ترسناکی هەیە، هەندێک دەرمانی هێنا کە دەبووە هۆی سکچوون. خۆی وەها پیشاندا کە تووشی ئایدز بووە، بۆ سلماندنی ئەم گومانەی بڕوانامەی پزیشکی تەزویر کرد کە بەم زوانە دەمرێت. داوای کرد ڕێگای بدەن کۆتا ڕۆژەکانی تەمەنی لە ماڵەوە بەسەر ببا. بەڕێوەبەرانی زیندانیش ڕازی بوون. ئاشکرابوونی پلانەکەی راسل ئەوەندەی نەخایەن جارێکی تر زیندانی کرایەوە کە بە 144 ساڵ زیندانی سزادرا. بۆ ئەوەی ڕێگری لە هەڵاتنەوەی بگرن، خستیانە زیندانی تاکە کەسی. ڕۆژانە تەنیا یەک کاتژمێر بۆی هەبوو بێتە دەرەوە. لە ساڵی 2009 دا فیلمێک لەسەر ژیاننامەی بەرهەمهێنرا کە جەیم کاری ڕۆڵەکەی بینی بە ناوی خۆشم دەوێیت فیلیپ مۆریس. زیندانەکانی کوردستانیش کەسانی وەهای تێدایە نازانیت لەسەر چی و بۆچی زیندانی کراوە و لێشی ناپرسنەوە.